بەناوی خوای گەورە و باڵادە سڵاوتان لێ ببینەرانی عزیز خۆشحاڵین ئەمڕۆژ لە بەرنامەی کینۆدا بە یارمەتی هاوکاران و لەگەڵ هاوکارم کاک جەلال لە بەرنامەی کینۆداتینەوە خزمەتان دواخوازین تا کۆتایی بینەرمان بۆی کە سوودمەند بن لە سەرجەم بڕگە و بابەتەکانمان. بەناوی خوای پەروەردگار ئازیزان و خۆشەویستانی پەیامی ڕۆژ سڵاوتان لێبێت. ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش بە هیوای تەندروستی و لەش ساقی بۆ هەموو لایەک. ئەو بابەتانەی کە ئەمڕۆ بۆمان ئامادەکردن بابەتی یەکەمیان قسەکردنە لەسەرەوەی کە تۆڕە کۆمەڵایەتیەکان کاتێک کە پێیان دەوترێت کۆمەڵایەتیەکان بۆچی دەبێت لە دەستی سیاسیەکان بێت یاخۆت سۆشیال میدیا لە ناو دەستی سیاسیەکاندا بەرەو کوێ دەڕوات. تەوەری یەکەمی بابەتەکەمان دەبێت و هەروەها بابەتێکی دیکە کە بۆمان ئامادەکردوون ئەمڕۆ ساڵ یادی تاوانەکانی مانگی حوزەیرانی ساڵی 63 کە دیارە چەندین تاوانی جۆرا و جۆر و کۆمەڵکوژیەکی زۆر لە هەندێک لە شارەکانی هەرێمی کوردستان ئەنجام درراوە بۆ میوانێکی تایبەتمان دەبێت لەسەر ئەو مێژووە قسەی لەسەر دەکەین وەروە لەگەڵەوەی کە چەند پامێرێک لە شار و شارچەکان وەردەگرین بزانین زانیاریەکانی ڕۆژمان چین و چه چالاکیەک لە شار و شارچەکاندا بەڕێوە دەچێت. بەڵازان سەرەتا دەچین لای بڕگەی کەش و هاوزانین دوایین پێشبینەکانی کەشوها لە هەرێمی کوردستاندا بە کوێگەشت و ئەپلەکانی گەرمان تا چەند بەرزبوونەوە پێکەوە بینەری دەوێت.
ئازیزان و خۆشەویستان و کاماژەمان پێکرد دیارە تەوەری یەکەمی بەرنامەکەمان قسەکردنە لەسەر تۆڕە کۆمەڵایەتیەکان یا سۆشیال میدیا. دیارە کەوترا تۆڕە کۆمەڵایەتیەکان واتە زیاتر لە ڕۆ کۆمەڵایەتیەکانەوەمانە بەکاردێنرێت، بەڵام لەم ڕۆدا لە کایە سیاسیەکان و ململانە سیاسیەکان زیاتر بەکاردێنرێت و بە تایبەتی لە هەرێمی کوردستان سۆشیال میدیا باڕاستەیەکی زۆر خراپ هەنگاو دەنێت و وای کردووە زۆر جار تەنانەت متمانە لە کۆمەلگا نەمێنێت، متمانە لە هەواڵ ڕاستیەکانیشدا نەمێنێت. بۆ قسەکردن لەسەر ئەمە میوانداری زۆر بەڕێز دکتۆر کاروان عەلی نووسەر و ئەکادیمیامان کردو. دکتۆر یان زۆر سپاس بۆ دەرفەتە بەخێربێیت. زۆر بەخێر. دکتۆر با سەرەتا قسەی لەسەر تۆڕە کۆمەڵایەتیەکان بکەین. ئایا کێ دەتوانێت لەناو تۆڕە کۆمەڵایەتیەکانە کار بکات؟ بە تایبەتی لە ڕوویەوەی کە خەڵکی کۆمەڵایەتی، بابەتی کۆمەڵایەتی سیاسی هەمووەمانە تەڵەن دەبێت سنوورێکیان هەبێت لەناو سۆشیال میدیادا. سەرەتا زۆر خۆشحاڵم لە دیدنی ئەوەی بەڕێز. من هەر بۆ ڕاستکردنەوەی وشەی یاخود زاراوی تۆڕە کۆمەڵایەتیەکان خۆی ئەمە لە سۆشیال میدیاوە هاتووە. سۆشیال لە ئینگلیزی مەبەستەکەی زیاتر خەڵکە، ئەواتە تۆڕەکانی خەڵک. خەڵک بەکاری دێنێت، ئامانجەکە شەر خەڵکە. لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە ئێستا ئەمڕۆ خەڵک هەموو هاوڵاتێک بەو مەرجێک کە تۆ ساڵی با بڵێن تەمەنی یاسایی تاو کرد بە لە 18 ساڵ بیت، دەتوانین ببیت بە خاوەنی کەناڵێک لەم تۆڕانەی خەڵک یاخود ئەو تۆڕە کۆمەڵایەتانە وەکو ئێستا لێرە باوە دەتوانیت بیر و ڕای خۆت، زانیاری، ڤیدیۆ، هەر شتێک کە مەبەستە بڵاوی بکەیتەوە. بەڵام بڵاوکردنەوەی ئەو بابەتانش دەبێت بە جۆرێ بێت کە تۆ کۆمەڵێک پرەنسیپ هەیە پێشێری نەکەی، وەکەوەی کە تۆ شتی خەڵک نەزیت، بیرڕای خەڵک نەزی بە ناوی خۆت بڵاوی بکەیتەوە، بابەتی خەڵکە، ڕسمی خەڵکە، ئەوە کە پێدەوترێت کۆپیڕایت دەبێت ئەم شتانە هەموو لەبەرچاو بێت. بە هەمان شێوە تۆ کۆمەڵ شتی دەبێتتر هەیە دەبێت لەبەرچاوت بێ، وەکەوەی کە تۆ ئارامی کۆمەڵگە بپارێزیت، وەکەوەی کە تۆ مافی تایبەتی خەڵک پێشێر نەکەیت. کۆمەڵێک شتەیە کە دەبێت لەبەرچاوت بێ بەڕاستی. بەڵام ئێمە هەست دەکەم لە کۆمەڵگی ئێمە لەبەر ئەوەی ڕەنگە لە کاتی بەکارهێنانی یاخود بەربڵاوبوونی ئەم تۆڕانەی خەڵک یاخود ئەم تۆڕە کۆمەڵایەتیانە کۆمەڵگەی کوردی ئامادە نەبوو، نەیتوانی وەکو پێویست بەکاری بێنێ. ئەجین ئەگەر سەیری زۆر کۆمەڵگەی تر بکەیت، بەکارهێنانی ئەم تۆڕانەی خەڵک زۆر تەندروستترە بە تایبەتی ئەو کۆمەڵگەیانە کە یاسا سەروەرەتیدا خەڵک وشیارترە لە ڕووی تەکنەلۆجیا و لە ڕووی ئازادی ڕادەربوونەوە. چەندین خۆناغ لە پێش ئێمەوە ئێمە بیرمان نەچێ لە ناو کۆمەڵگەی کوردی هۆی یەکێک لە هۆکارەکانی ئەوەی کەوای کردووە ئێستا ئێمە بە چەپ و ڕاست قسە بکەین و ئەوەی لە دڵمانە هەڵی ڕژین، یاخود ئەو فۆتۆی ئەو گرتەیە کە مەبەستمانە داینێن، یاخود ئەو لایەنەی ئەو بوارە سیاسی ئابووری کە هەر بە ئارەزوی خۆمان قسە لەسەر بکەین ئەوەیە کە ئێمە جۆرێک لە کەپتمان هەبووە لە ڕووی دەربڕینەوە، چ لە ڕووی سیاسیەوە لەلایەن دەسەڵاتەوە بەسەر خەڵکدا سەپێنرابێت، چ لە ناو خێزان و لە مەکتەب و لە زانکۆکاندا. ئێمە ئەوەشمان بیر نەچێت، چونکە لەو ناوەندانە لەو ناوانەی پێشوو مامۆستا با بڵێن بە جۆرێک لە جۆرەکان ڕۆڵی بێدەنگکردنی خوێندکاری بینیەوە، قوتابی بینیوە، لە خێزانیش بە هەمان شێوە گەورە، برا گەورەیە، خوشکی گەورەیە، یاخود باوکە یاخود دایکە، زۆر جار ڕۆڵی ئەویان بینیەوە کە منداڵ و نەوە بێدەنگ بکەن. ئەنجا دەسەڵاتەکەش بیرمان نەچێمە کۆمەڵگەیەکین تازە هەوڵ دەدەین، هێشتا نەگەیشتمەوە قۆناغ هەوڵ دەدەین بەرەو دیموکراسی هەنگاو بنێن. لەبەر ئەوەی کەم و کوڕیمان لەم ڕۆژەوە زۆرە، لەبەر ئەوەیە ئێمە بەکارهێنانی ئەم تۆڕانەی خەڵک تا ئێستا وەکو پێویست نییە. خەڵکیش وشیار نییە بەڕاستی. ئەمە ژێشتر لە هۆکارەکانی کەوای کردووە فەوزا دروست بکە و وەکو پێویست نەبێت. زۆر باشە. چی بکرێت بۆی کە خەڵک وشیار بێت لەو بابەتێک کە خۆت ئاماژت پێکرد کە وشیار نییە؟ واتە ئەکادیمایەک یاخود زۆر جار بەرنامەیە یاخود زیاتر کە خەڵک وشیار بکرێتەوە کە بە شێوازێکی دروست ئەم تۆڕە کۆمەڵایەتیانە بەکاربێنێت. بەڵێ ئێمە بێگومان زۆر کەس ئێستا کە ئەکاونتەکە دەکاتەوە کارێکی زۆر ئاسانە لە فیسبوک، لە تویتەر، لە سناپچات و ئینستاگرام و ئەوانە. ئیمێڵێکە دروستی دەکەیت، تۆ ڕەگە زانیاریشی ناڕاست بدەیت بە وێبسایتەکە کە تۆ ئیمێڵەکە بکەیتەوە. لەم ڕێگەی ئیمێڵەوە تۆ دەتوانیت چەندین ئەکاونت بکەیتەوە لە تۆڕەکانی خەڵک. بەڵام ئەمە بەز نییە، ئەمە خۆی سەرەتا کێشەکە لێرەوە دەست پێ دەکات کە تۆ خەڵکێکی ئەمڕۆ ئێمە بیرمان نەچێت لە کۆمەڵگەی کوردی منداڵ هەیە لە تەمەنی 8 ساڵ و 9 ساڵ و کەمتر زیاتر
ئینستاگرامی هەیە یاخود سناپچاتی هەیە کامە لە ڕێی یاسایی و کۆمەڵایەتیشەوە بەڕ لە ڕووی پەروەردەیی و ئەمە زۆر کاریش ترسناک و ڕێگە پێنەدراوە لەبەرەوە ئێمە زۆر گرینگە کاتێک کە یەکێک هەوڵیکردنەوەی ئەکاونتێک دەدا لە تۆڕەکانی خەڵک ئەگەر ناچار بوو کە تۆ مرکزبی بەوەی بیکاتەوە بۆ نمونە لە خێزان بێت یاخود لەناو کەسوکار و ئەوانە بێت کە تۆ دەیان ناسیت یاخود لە مەکتەبەکان کە تۆ مامۆستای لە مەکتەب خەڵکی خوێندکاری ناو مەکتەب قوتابی ناو مەکتەب تەمەنی لە خوار 18 ساڵە تۆ ناچاریت ئەمە واقعەکەتە دەبێت مامەڵی لەگەڵ بکەیت لەبەرەوە تۆم گرینگە لە مەکتەبەوە دەست پێ بکەیت بەڕاستی فێریان بکەیت کە چۆن ئەمانە بەکاردێنرێت چۆن تۆ خەڵک دەکەیت بە هاوڕێی خۆت لەسەر چ بنەمایەک چۆن خەڵک دەناسیت ئەمە جێی متمانەیە کە تۆ ئەم بکەیت بە هاوڕێ دیاننا جگەلەوە تۆ چی بڵاو دەکەیتەوە لەو شوێنانە خۆ تۆ ناکرێت دوور لە ئەم مەجلیسە خەڵکێشتی زۆر تایبەت لەگەڵ کۆکەیەکی هەیە بڵاوی دەکاتەوە لە تۆڕەکانی خەڵک ئەمڕۆ یاخود لە کاتی ناخواردنە یان جولەیەکە کە ڕەنگە هی ئەوە نەبێت لە مەجلیسێکی ئەوە سێ چوار کەسیش تۆ باسی کە کەسی دێ لە تۆڕەکانی کۆمەڵایەتی یاخود تۆڕەکانی خەڵک بڵاوی دەکاتەوە سەدان کەس بگرێت زۆر جار هەزاران کەس خەڵک سەیری دەکات لەبەرەوە پەروەردەکردن و وشارکردنەوەی خەڵک لە قۆناغەکانی سەرەتاییەوە دەست پێ دەکات کە چۆن قوتابی لەو قۆناغانە چکە من بۆ خۆم ئاگادارم و ئێوەش ڕەنگە بە زانیارتان بە دڵنیاوە هەیە لەسەرم بوارە خەڵک لە سەرەتاییەوە هەیە سناپچاتی هەیە یان ئینستاگرامی هەیە باوکی بۆ کردوتەوە یان دایکی بۆ کردوتەوە یان برا گەورە خوشکە یان هاوڕێکی بۆ کردوتەوە کە ئەمە کارێکی زۆر ناسایە لەبەر ئەوە ئێمە دەبێت وشیاریان بکەینەوە کە ئەمە مەترسیەکانی چین بە تایبەتی لەو تەمەنە جگە لەو مەترسیە کۆمەڵایەتیانەت ئەو کۆمەڵێک مەترسی تر هەیە مەترسی تەندروستی لەسەر قوتابی لەو تەمەنە دروست دەکات بەڕاستی نەک لەو تەمەنە لە تەمەنی ئێمەمانانیش تۆ ئەو مۆبایل بەکاربێنیت یاخود لاپتۆپ و تابلێت بەکاربێنیت بۆ ئەم بابەتانە سیرکردنی تۆڕەکانی خەڵک لە ڕووی دەرونیەوە لە ڕووی فیسیۆلۆژیەوە جەستەییەوە کۆمەڵێک کێشە توش دەبێت لەبەرەوە ئێمە خۆشمان زۆر جاروا لە خۆمان دەکەین هەوڵ دەدەین کە دوورکەوینەوە لەو تۆڕانی خەڵک و تۆزە ژیان ببینین بۆی دانابڕێن زاتۆوەرە لەو تەمەنەی منداڵی خەڵک بەو شێوەیە دابڕێ دەبێت کارە ساتێک بخڵقێنێ بۆ ئایندە ئەمانە هەمویان پێیان دەوترێت بەڕاستی وای لێ هاتووە ئێستانەوەی پەیدابوونەوەی ئەوەی جیهانی ئیفتیرازەکەیە ڤیرچوەڵ سپێسەکەیە کە دابڕاون لە کۆمەلگا ئێستا منداڵ نازانێت چۆن مامەڵە لەگەڵ دایک و باوکی بکە وای لێ هاتووە بەشی زۆری من ڕەنگە مناڵێم هەموو خێزانێک وایە بەڵام منداڵ ئەوەی کە تۆڕەکانی خەڵک زۆر بەکاردێنێت ئەکاونتی هەیە نازانێت چۆن لەگەڵ دایک و باوکی مامەڵە بکات کێشەی ڕێزگرتن هەیە لە ناو خێزان کێشەی متمانە دروست بە متمانە یەکێکە لەو کێشە گەورانەی کە خەڵک ئێستا ئەمڕۆ لە سەجادەمە بە ڕەنگە بە هاکەزایی باس بکەین بەڵام ئێستا زیانەکانی و کارەساتەکەی دەرکەوتووە چەند ساڵێکتر کارەساتەکانی ئەم نەبوونی متمانەیە و نەبوونی ڕێزە لە نێوان خێزان بەهۆی ئەم تۆڕانەی خەڵک زیاتر دەردەکەوێت و خەڵک مەترسیەکانی لە ژیانی واقعدا ڕنگ دەداتەوە جگەرمە لە زانکۆکان بەڕاستی زانکۆکانی زۆر گرنگە زانکۆکان ڕەنگە لە زۆر خێزان ڕێگە پێ نەدرابێت خوێندکار تا دەگاتە زانکۆ مۆبایلی هەبێت یاخود ئەکاونتی هەبێت لە تۆڕەکانی خەڵک بەڵام لەم قۆناغا ئازادیشی زیاتریان بەردەست دەکەوێت کە بتوانن ئەکاونتکۆن لێ زۆر گرنگە تۆ وشاریان کردەوە لەم کەناڵی بەڕێستان لە کەناڵەکانی تری تەلەڤیزۆن زۆر گرنگە خەڵک وشار بکرێتەوە لە وردەکاریەکانی بەکارهێنانی تۆڕەکانی خەڵک چکەمە بیرمان نەچێت وردەکاری زۆرە بەیانی تۆ ئەکاونتێک تەیە چەند کەسێک بەنا حەق هێرش دەکەنە سەرت پیجێک دروست کراوە تەنها بۆ سوکایەتیکردن بە بەڕێز یان بە هەر هاوڕاتێکی تر ئێمە خۆ ناکرێت دەم و دەست دانیشین ڕەنگە تۆ لە دەستگا ئەمنیە پەیوەندیدارەکانیش نەتوانن هەموو ئەکاونتێک بدۆزنەوە بە تایبەتی لە خاصەتی فیسبوک وایە کە زۆر بە ئەستەمی تۆ دەتوانیت ئەو کە بەینیز پێ تریسی بکەیت یاخود بە دوای دابچیت IP ئەدرێس و شتەکانیم دۆزیتەوە ئەمە کارێکی زۆر زەحمەتە ئامێری تایبەت بەخۆی دەوێت تەکنۆلۆژیا زۆر پێشکەوتوی دەوێت لەبەر ئەوە تۆ ناکرێت دەستەوەستان دانیشیت هەموو تۆڕێکی خەڵک هەموو ئەکاونتێک هەموو وێبسایتێکی ئەوانەی کە پەیوەندیم بە تۆڕە کۆمەڵایەتیەکان تۆڕەکانی خەڵک چەندین ئۆپشنیان تێدایە چەندین وردەکاریان تێدایە کە ئێمە دەتوانین تێبینی لەسەر بدەین ڕیپۆرتی بکەین ئەگەر ناساغ و یاساغ بوو لە کۆمەلگاکە تۆ دەتوانیت ڕیپۆرت بکەیت و خاوەنی کۆمپانیەکان پێداچونە پێدا دەکەن زۆر باشە کاکتۆر کەواتە ئەمە توێژێکی کۆمەڵگەی خۆمان کە هوشیاریان نییە بەرامبەر بە بەکارهێنانی لێی نازانن زۆر جار دەبینی نەک مناڵ کەسێکی بەتەمەند
لە دنیای تەکنۆلۆژیا نازانێت بەڵام مۆبایلەکەی زیرەکە فەیسبووکی بۆ دانێن زۆر جار ڕسمی واش فڕێداتە ناو فەیسبووکەوە لی نازانن لە دەستی دەرەچێت بەڵام توێژێکی دیکەش هەن کاک دکتۆر کە لە لێزانیە خراپ بەکارهێنن وانە بە تایبەتی سیاسیەکان و لە ململانی سیاسیەکان و لە وەک خۆت ئاماژەت پێکرد دروستکردنی هەندێک پیجی فەیک بۆ لێدان لە کەسایەتی و لە شخصیەتە تایبەتەکان ئایا ئەمانە تا چەندە بێمتمانەییان دروست کردووە لە ناو تۆڕە کۆمەڵاتیەکان و لە ناو خەڵکیشدا لە نمونە هەواڵێک کە دروست دەبێت سیر دەکەیت دەیان پیج بە جۆرە جۆر بڵاوی دەکەنەوە دوجار هاوڵاتی باوەڕی بە هەواڵە ڕاستەکەش نییە زۆر ڕاست ئەمە یەکی لە ئامانجەکانی ئەمە بیرمان نەچێت کاتی خۆی کە میدیای سنجین هەبوو یاخود مینستریم میدیا چەناڵز ئەم جۆرە کەناڵە دامەزراوانە هەبوو ڕۆژنامەگەری ئەهلی خەریک و سەری هەڵدەدا کە سەری هەڵدا بەشە لە حیزبەکانی دەسەڵات چیان کرد چەندین کەناڵی سێبەریاندانە چەندین کەناڵی سێبەریاندانەش هەندێک لە کەسایەتەکانی ناو حیزبەکان کە پارەی زۆریان لە بەردەست بوو چەندین کەناڵیاندانە بۆچی بۆ سوکردنی ئەو کەناڵانە بوو بۆ با بڵێن دوورخستنەوەی بینەرە لەو کەناڵانە ئەنجاوی نووسراو بێت یاخود بیستراو یاخود بینراو بێت ئەمە سەرکەوتنیشی زۆر باشیان بەدەستێنا ئێستا لە لای خەڵک هیچ کەناڵێکی ڕاگەیاندن 100% متمانەی نییە نەک 100% لە 60 بەسەرەوە متمانەیان نییە لەبەر چی لەبەرەوەی تۆ میدیا سوک کراوە لە ناو کۆمەلگاکەت ڕێک ئەمە گوازرایەوە بۆ سەر تۆڕەکانی خەڵک ئەمە تا 2010 و 2009 زۆر بە خەستی کاری لەسەر کرا سوکردنی کەناڵی میدیایی سەرکەوتنیش تا بڕادێکی زۆر باش بەدەستێنرا لە دوای ئەوە تۆڕەکانی خەڵک فەیسبوک بە تایبەتی چکە فەیسبوک پڕ جەماوەرترینە لە کۆمەڵگەکانی وەکو ئێمە هاتنە سەر مەسەلەی فێسبوک بەڕاستی لە سەرەتادا زۆر ئامرازێکی باش بووە دەست خەڵک بۆ برادەرایەتی بۆ بیرڕادەربڕین بۆ هەتا دوایی کۆمەڵی خەسڵەتی هەیە کە ئێمە بەڕاستی ڕەنگە لێرە بواری ئەوە نەبێ ئەو سوودانێ باس بکەین ئەو تایبەتمەندانێ باس بکەین ئەمە وای لێ هات خەڵک ببێتە بۆ خەڵک ببێتە ئامرازێکی سنجین و متمانە پێکرا و نخبە بەکاری دێنە بەڵام بەخۆی فرابوونەوەی فراوانبوونی ئەوە سیاسیەکان و کۆمەڵێک لایەن کۆمەڵێک ئەوانەی کە ئامانجی دیاریکراویان هەیە هاتنە ناو ئەم بوارەش بەڕاستی بە جۆرێک وە بێتان بوو خەڵکێ دەیان پێیجی هەیە خەڵکی پارێکێک جا زۆر بۆ ئەم پێیجانە و ئەم ئەکاونتانە سەرف دەکات لە فەیسبوک و تویتەر و ئینستاگرام ئەنتووا لێ هاتووە ئەو ماڵە ئازادی کە لەوێ هەبوو کە تۆ بە ئازادی و بە پێیپەتی لە ناوی دەسوڕایتەوە ببێت ترس ئەوەشمان لە دەستچوو تۆ ڕۆژان ئێستاوەرە فەیسبوکت بکەرەوە بۆ نمونە ئەکاونتەکەیان ئینستاگرامەکەت تۆ بەردەوام ئەکاونتی سپۆنسەرکراوی چەندین مەسئول دێتە سەر شاشەکەت ناچاریت یعنی تۆ ئەکاونتەکەی خۆت دەکەیت تۆ هیچ لە خەستەتەکانی تۆڕەکانی خەڵک ئەوەیە تۆ بەڵێ ناچاریت کە تۆ سەیری ئەکاونتەکەی خۆت بکەیت ئەمە خۆی لەلایەنی بزنسەوە بەڕاستی ئێمە بیرمان نەچێت هۆکاری دروستبوونی ئەم تۆڕانەی خەڵک ئەم ئەکاونت ئەپلیکیشنانە هیچی لەبەر چاوی لە بەخاتی چاوی من و تۆ و هاوڵاتی نییە هەمووی بابەتی قازانج و مادیە هەر لەبەر ئەوەشە بەکارهێنانی ئەم تۆڕانە پەیوەست کراوە بە بابەتی مارکتینگ ڕیکلامکردن ئینجا ئەم ڕیکلامە سیاسیە بە شێوەیەکی سەقل لە وڵاتی ئێمە دەکرێت من ڕەنگە ئەگەر پارم لەبەردەست بێت 10 پێیج دەکەمەوە سپۆنسەریان دەکەم کارتێکی بانک پەیدا دەکەم کارتێکی بانک حسابێ لە بانک دەکەمەوە بە ئۆنلاین سپۆنسەری ئەکاونتەکانم دەکەم من ڕەنگە هیچ نەبم کەسێک بم کە لەسەر ئەم جادەیە بم نەشادەم هەبێ نەعەقڵم پێ بێ نەوشیار بم کەسێکی زۆر لە خەڵکی سادە کەمتر بم بەڵام کە تۆ بەس بزانیت ئەمە بەکاربێنیت بەو شێوەیە بەیانی تۆ جەماوریش خۆت زۆر بۆ خۆت پێدا دەکەیت وتەیت جەنابەت وتێ ئەم هاوڕێمان هەمووی دێنی کۆپی دەکەیت و دایدێنێت خەڵوازانە مە قسە زلانە قسەی جەنابتە بۆ نمونە سپۆنسەریشی دەکەی هەزاران کەس دەیبینێ تارگی خەڵک تارگێت دەکەیت لە چ تەمەنێک مەبەستت کامەیە چێ بیبینێ ئەمەش زۆر گرنگە یعنی تۆ تارگێتی خەڵکیەکە دەکەیت 18 بۆ 25 ساڵ بەڕاستی سنووری جوگرافیە جا خۆی گرنگتر لە سنووری جوگرافیەکە لە لای منەوە تەمەنەکەیە چکە تۆ تەسیر لە عەقڵی زین تا چ ڕادەیەک تەسیر لەم عەقڵە دەکەی ڕەنگە لە سەروی 30 ساڵ زەحمەتتر بێت خەڵک هەڵبچێت ئەمە بۆچی ئەڵەن گەنج خوێنگەرم گەنج خوێنگەرم یانی چی لە کوردی کێژ بڵێم خوێنگەرم یانی چی یانی زوو هەڵدەچێوانە کە تۆ تارگێتی دەکەیت بە ئامانج ئەم بابەتێ بۆ
سپۆنسەر دەکەیت تەنها بۆ ئەوانە دەچێت لەبەر ئەوە زیاتر زۆرتر گەنجەکانی هەڵەسێت. بڕوا دەکەن لەوانی کە بە تەمەنەکان زۆر ئەزان زۆر ئەزمونێکیان هەیە و خەڵکی بە تەمەنتر کەمێک لەسەر خۆترە کەمێک بیری لێ دەکاتەوە بەڵام گەنج خوێنی گەرمە زوو بە پیر چۆن کات خۆی لە شۆڕ شەروا بوو گەنج بەرەو پیری مەرگ زیاتر دەچووەک لە خەڵکە بە تەمەنەکان لە شۆڕشەکان هەروایە دنیا لە کارکردن نەبۆچی دەڵێن گەنج کێ قازانجەکە لە دروستکردی ئەمە پەیجە فەیکاوە هەروەها لەوەی کە ینی ئێستا تۆڕە کۆمەڵاتیەکان بێمتمانەیان تێدا دروستکراوە کێ قازانجەکە؟ بێگومان کۆمەڵی کەسی دیاریکرا قازان دەکەن ڕەنگە چەند لایەنێکی سیاسی سەربازی ئەوانەی کە پارە بەدەستن بەڕاستی ئەوانە قازان دەکەن خەڵک قازان ناکە فەرم و کۆمەڵی ڕەنگە پرسیارێک کاکتۆر ببوورە ڕەنگە پرسیارێکی ئاسان بکرێ بڵێ فڵانە کەسی سیاسی چه ئیشی هەیە بەناو فەیسبووکە چۆن ئیشی نییە ڕەنگە هاوڵاتی سادامە بپرسێت بڵێ ئەمە قسێکی زۆر جوانە من زۆر جابی لەوە دەکەمەوە باشە تۆ سیاسیت دەوڵەمەندی بەبێ ماندووبوون ملیار دۆلارت هەیە بۆ نمونە هەیە زیاتری هەیە خەڵکێکی زۆر لە دەوروبەرتن چیت بوێ ئەوەی بە خەیاڵ دادێت تۆ وەکوی لە بەهەشت بژیت ئەمە لەو نەوع خەڵکەش هەزارانمان لەم کۆمەڵگە هەیە مەرج نییە سیاسیەکە بێت دەوروبەری سیاسیەکە سکرتێری پاسەوانەکانی خزم و کەسوکاری خزمی خۆی و خێزانی ئەوانە هەمویان لە ژیانی دەژین بەڕاستی ڕەنگە هاوڵاتی ئاسایی ئەگەر بیبینە بۆ بەرچاوی ڕوون بێت لەسەر ئەم بابەتانە ڕەنگە ئەوە بەبێ دەنجی نەوەستێ لەبەر ئەوە هێشتا ئەو سیاسە تێر نابێت کێشەی تێرنەبوونی نەفس و جیرفان زۆر مشکلەیە لە لای بەشەریەت سروشتی بەشەریەت وایە ئێستا من ئەگەر موچەکەم ملیۆنێک بێت هەر چاوم لەوەی بێتە ملیۆنی نیوێک ئەگەر من دوو هاوڕێ باشم هەبێت حەز دەکەم بێتە 10 هاوڕێ سروشتی مرۆڤایەتی ئەوەیە کە تێر نابێت ئەگەر ئەرزەیەکم قانونێکم هەبێت 200 متر بەردەوام بی لەو دەکەیتەوە بیکەیت بە 400 متر بۆ نمونە شوێنەکەت بگۆڕیت سیارەکەت بگۆڕیت ئەمە سروشتی کۆمەلگایەت لەبەر ئەوە تۆ ئەو سیاسێکە دێ ئەم شتانە دەکات بۆ پاراستنی پێگەی خۆی بەردەوام هەوڵەدات ئەم پێیجانە هەبێت و لەناو مێشک و بەرچاوی خەڵک بوون نەبێت خەر پێگەی خۆی لە پێنا و شکاندنی بەرامبەرەکە بەداخۆی مە کۆمەڵگەی کوردی ئەوە 30 ساڵای مە سەلمێنراوە کە سیاسی گوێ بە نەهامەتی خەڵک نادات گوێ بە کێشەکانی ناو کۆمەڵگە نادات کۆمەڵگە وەکو مادەی خام بەکاردێنن بۆ بەدیهێنانی ئامانجە تایبەتەکانی خۆیان و کەسوکاریان ئەمە شتێکی سەلمێنراوە چونکە تۆ یاساد نییە تۆ وڵاتێکی فەرمو چ مەسئولێکێت تا ئێستا یاسای لەسەردا سەپێنرابێت بەسەریدا چێبەجێکرابێت چ مەسئولێک کە ئێمە زانین بەشێکی زۆری بەرپرسەکان ئەوانی دەستیان دەڕوا چ جۆرە گەندەڵێک دەکەن تا ئێستا یەک حاڵکەی سمان هەیە کە بان کرابن بۆ لێ پێچینەوە ئێمە بەس گڵەی دەکەین وڵا فلان کەس دەستی بەسەر ئەو گومرگە داگرتووە ئەو گومرگە ساڵانە ملیارێک 2 ملیار دۆلاری هەیە کەس ناوێت قسە لەگەڵ بکە وڵا فلان کەس 20 کۆمپانیا ئەمنی هەیە وا دەکا ئەمە هەموو قسەیە لە بەرچی لەبەر بەڵگەکان لەبەر دەستی ئێمە نین بەڕاستی من کەسێکی خۆم دێم دەکەمە خاوەنی کۆمپانیاکە تۆ لەسەر لا دەچێت لە ڕووی یاساییەوە تۆ مەسئول نیت بەڵام خۆی بەپێی یاسا کە دانیارش قسە دەکا بەپێی یاسا ئەوەیە کە تۆ نابێ مەسئول و کەسێک لە نزیکەکانی کەسوکارەکانی نابێ بەڕاستی تێکەڵی سیاست تێکەڵی ئەو بازرگانی ناشەریعانە بن بەڵام لێرە زۆر پێچەوانەیە شتەکانیان ئێمە ئێستا لە قۆناغێکین کە خەڵک خۆزگە بە وڵاتێکی وەکو سۆماڵ دەخوازێ سۆماڵ ئێستا سۆمالیلەند کە باکووری وڵاتەکەیە لە هەندێک کەیسەوە لە عێراق دەچێت سۆمالیلەند ئێستا لە هەرێمی کوردستان پێشکەوتوترە ئێمە من خۆم لە ماوەی ڕابردوو هەندێک خوێندنەوەم لەسەر کرد هەر بۆی بزانیم کاکە ئێمە کە باسی سۆماڵ دەکەین باسییان وڵاتی دواکەوتو دەکەین ئایا بەڕاستی ئەوانە دواکەوتون نەخێر ئێستا هەرێمی کوردستان باشووری کوردستان یەکێکە لە دواکەوتوترین ئەو کۆمەلگایانێک کە لە خۆرهەڵاتی ناوەڕاستەیە هۆکارەکەشی چییە؟ ئابووریە نەخێر ئەو ئاهات و سامانەی لە کوردستان هەیە لە هیچ شوێنێشتر نییە ئوردن بەقەت هەرێمی کوردستان داهات نییە سووریا چییە؟ یعنی زۆر وڵات سەیری دەکەی داهاتی بەقەت هەرێمی کوردستان نییە چوە تۆ خاک و خەڵکەکەشت خۆی لە خۆیدا داهاتە غاز سروشتی و ئاوەکەت و نەوتەکەت هەمووی داهاتە ئەو تۆ ناوچەکەت ناوچێکی ترانزیەتی نێودەوڵەتیە ئەو داهاتی دەکەوێتە دەست ئەم دەسەڵاتی ئێرە کە پەرش بڵاوە چەندین دەسەڵاتی تایە شارێک و کۆمەڵی خەڵک حکومی دەکا خەڵکەکەی باش پێدەژێنرێ بەڵام دەسەڵات بەشێک لە سیاسیەکان ئەم شتیان ناوێ بەڕاستی خەڵکیشی ئامادە برسی بێت بۆ ئەوی ئامانجەکانی خۆیان بەدیبێنن و چۆنیش خەڵک بشێوێنن بەکارهێنانی ئامرازەنوێکانی تەکنەلۆژیای میدیایە بەڕاستی
فەیسبوک و تویتەر و هەتا دوایی ئەمەیە کۆمەڵگە سەر لە کۆمەڵگا دەشێوێنێت ئەگەر بە تەلەڤیزۆن نەتوانێت خەڵک ئێستا سەیری کەناڵی کوردی ناکە من زۆر هاوڕێم هەیە ئەمە سەیری کەناڵی کوردی ناکەن لەبەرەوەی هەواڵەکانی کێشی تێدایە مزداقەتی کەمە بە ئامان مزداقەتی کەمە ینی بە ئامانجێک بڵاو دەکرێتەوە ئامانجێک سیاسی بێ هەتا دوایی لەبەر ئەوە بەڵام فێسبووکی هەر بەکاردێنێت زیاتر پشت بە ئینجا ئەمە دەسەڵاتی سیاسی خۆوان شارەزای ئەویان هەیە چۆن ئەم کارە بکەن لەبەرەوە ئێستا پەنیان بردوتە بەر ئەم ئەمرازە نوێیانە بەڕاستی بۆ سەرێ شێوانی خەڵکو ئەم شڵەژانێک کە لە کۆمەڵگای کوردی هەیە هەمویان ئەوان لێ بەرپرسن زۆر بە کورتی کاکتۆر کاتە ئێمە چۆن دەبێ هوشیار بین لە تۆڕە کۆمەڵایەتیەکان هەر پێیجێکمان نەدی مادام ڕخنەی لە لایەنێک گرتی بێکە ڕەنگە لایەنەکەمان بەدڵ نەبێ ئیدی ئێمە شێری بکەین لایکی بکەین قوبوڵمان بێت من زۆرم پێخۆشە ئەوەی بەڕێز خەڵکی زۆر وشیارن ڕۆژنامە نووسن لە هەر بەرنامەیەک شتێک ئیزافە بکەن کە باسی تۆڕەکانی خەڵک دەکەن بۆ نمونە تۆ ئەم ڕووبەیانی چەند پۆستێکت بینیوە بەسەری داتێ مەپەڕە پۆستەکە جنێویش ینی تێدایە کە یان سوکاتیش تێدایە بە خێزانی کوردی بە کۆمەڵگەی کوردی بە شارێک لە شارەکان بە پەروەردە بە نوخبەیەک لە ناو کۆمەلگاکەت کاکە تۆ ئێستا بتوێنێتەوە ئێمە نوخبەمان هەیە بۆ من ئەمڕۆ ئێستا دکتۆر لە خەستەخانەکان هەمووان دەزانین لە چ حاڵەتێک ناخۆشدان لە ڕووی بەڕوبنیوی مەرگ لە کاتێکدا دکتۆر لە هەموو دنیا لەسەر سەردادەندێ لەبەر ئەوەی نوخبەن زیرەکترین توێژی کۆمەڵگان وانە ئێستا سوکاتی بۆ منە بە دکتۆر بکرێ یان من هەندشتی لە بابەتەم بینی لەم دوایە مەبەستم دکتۆری خەستەخانەیە ئەمە ناکرێت تۆ ئەوە بە ئاسانی بەسەرداتی پارە بەڕاستی دەبێت هەڵوەستە هەبێت لەسەری ئێوە کە باش شتێکی وا دەکەن بڵێ بۆ نمونە ئەزمموی خۆت باسکە بڵێ من ئەمڕۆ سەیری ئەکاونتێکم کرد لەبەر ئەوەی سوکاتی تێدا بوو بۆ نمونە مامۆستایانی ئاینی یا بەهەرێ هەر توێژێک لەبەر ئەوە لە لای خۆم ریپۆرتم کرد خەڵک فێرکەین ریپۆرت چۆن بابەت پیج و ئەکاونت بلوک بکەن و ریپۆرت بکەن ئەمە دەبێتەوەی وەستانی ئەو پیجانی کە مەسەرەن بەدڵنیایە و کاریگەری زۆر زۆرە ئەگەر تۆ بیکەیت من بیکەم هاوڕێمان بیکات چەند کەسێشتر بیکات ببێتە 10 کەس و 15 کەس و 20 کەس زیاتر بێت ئەمە زانین کاردانەوەیشی زۆر گەورەی دەبێت لەسەر ئەو پۆست و ئەو پیجانە پیجەکە ئەکاونتەکە دەوەستێت بۆ چەند ڕۆژێک بیکاتەوە یەکسەر دادەخرێ یعنی ئێمە گرینگە ئەوەی ڕۆژنامە نووس لە کەناڵەکانی ڕاگەیاندن ئێستا بەداخەوە زانکۆ داخراوە چەندە من لە پێشتر لە زانکۆ زۆر جار باسی ئەو لایەنانم کردو یاخ لەو خول و دەورانێک کە کراونەتەوە باسی ئەوم کردو کە چۆن ئەم شتانە ریپۆرت بکەین گرینگە ئێستا ئەرچی ئەوەی بەڕێزەکە لە هەموو ماڵێکدا هەن یاخود ئەکاونتەکانتان خەڵکیێکی زۆرەوە هاوڕێتانە لە تۆڕەکانی خەڵک ئەم ڕاستیانە بۆ خەڵک ڕوومکردنەوە کە تۆ کە بابەتێک بەدڵ نەبێت بزانی زیانی هەیە بەڕاستی ریپۆرتی کەی چکەمە لە هەموو لەو کۆمپانیەکە زلانە خەڵکی وەرجێڕتیایە زمانی کوردیتیایە شارەزازم لە گوگل هەیە لە فێسبوک هەیە لەبەرەوە ئێمە ئەوانە پێداچوونە پێدا دەکەن و دڵنیا بن کاریگەری دەبێت گرینگە خەڵک وشیار بێت بەبێ وشیاری کۆمەڵگە هەر ئەوا وێران و فەوزا دەبێت لەبەرەوە ئەرچی کەناڵەکانی ڕاگەیاندن و ئەو نخبانەیە کە لە ناو کۆمەڵگە خەڵک وشیارکەنەوە زۆر بەڕێز دکتۆر کاروان عەلی نووسەرەوە ئەکادمی سپاسکە میوانی بەرنامەکەمان بێت بینەرانی عەزیز دەچینە لای ناوبڕێک و دەگەڕێنەوە لاتان ئازیزان دەچینە لای بڕگەی یادەوەری بزانین گرنگترین ڕوودا و مێژوەکان کە لە ڕابردوودا ڕوویاندا و بۆ ئێمەی کورد جێگەی گرنگ و بایەخی تایبەتیان هەیە. نۆی شەشی ساڵی 1641 موسڵمانەکان لە سەردەمی قەڵەمڕەوی عومەری کوڕی خەتابدا و بە فەرماندەی عەمری کوڕی عاس توانیان دەست بگرن بەسەر دوابنکەی ڕۆمانەکان لە شاری ئەسکەندەری میسر و کۆتایی بە دەسەڵاتی ڕۆمانەکان بهێنن لە وڵاتەدا و لە ماوەی ساڵی ڕابردووشدا موسڵمانەکان تەواوی بنکەکانی ئەو دەوڵەتیان گرتبوو لە میسر و شامدا. هەروەها موسڵمانەکان دەستیان گرت بە سەرقەڵای بابلیەکاندا کە پایتەختی ڕۆمانەکانی تیابوو لە میسردا. بەم فەتح و ڕزگارکردنش بەڵێنەکەی پێغەمبەری پێشەوامان درودی خوای لێبێ هاتە دی کە ئاماژەی بە فەتح و ڕزگارکردنی هەرتوو دەوڵەتی ڕۆمان و ساسانی بە هاوڵانیدا بوو.
نۆی 6 ساڵی 1963 بەهۆی کودەتای بەعسیەکان لە مانگی شوباتی ساڵی 1963 و دووبارە هاتنەوەیان بۆ سەر حکمی وڵات بۆ سەرکوتکردنی خەڵکی سلێمانی و وەکاردانەوەیەک دژی شۆڕشی ئەیلول و بە تایبەت خەڵکی شاری سلێمانی زەعیم سدیق کە فەرماندەیەکی خوێنڕۆژ و خراپەکاری ئەو ڕژێمە بوو لە شاری سلێمانی کەوتە کوشتوبڕ و لەناوبردن و زیندانیکردنی خەڵکی شارەکە و قەسابخانەیەکی گەورەی بە خوێنی گەنج و تاکی کورد بنیادنا هەر لەو ڕۆژەشدا هێزەکانی پەلاماری شاری سەی سادقیدا و 100 کەسی ئەو شاری دەستگیر کرد و ژمارەیەکیشی لێ شەهید کردن. وڵە بینەران یازی دەچێت لای چیرۆک و پێیانزانین ئەم جارە چ چیرۆکێکیان وڵاتەکردێکەوە بینەری دەبێت گەورە و میهرەبان بیسەران و بینەرانی خۆشەویست خۆم بە خۆشحاڵ دەزانم لاڵقەیەکی تری بەرنامەی چیرۆک و پەیام بە ئێوەی بەڕێز و خۆشەویست دەگەمەوە هیوادارم چیرۆکی ئەم جارەشمان جێگای کەڵک و سوودی ئێوەی بەڕێز بێ خۆشەویستان چیرۆکی ئەم جارەمان لەژێر ناونیشانی وەرزێر و ئەسپەکەی ڕۆژێک لە ڕۆژان ئەسپی یەکێک لە وەرزێرەکان دەکەوێتە ناو بیرێکی ئاو کە ئەم بیرە چەندان ساڵە وشکی کردو و هیچ ئاوی تێدا نییە. دوای ئەوەی وەرزێرەکە گوێی لە دەنجی حیلە ئەسپەکەی دەبێت بەرەو ڕووی دەچێت بەڵام کاتێک تەمەشا دەکات ئەوە کەوتۆتە بنی بیرەکە و بیرەکە زۆر قوڵە زۆر بە زەحمەت دەتوانێت ئەسپەکە ڕزگار بکات. لەبەرەوە بیر دەکاتەوە چۆن بیرۆکەیەکی بە مێشکدا بێ خۆی لە ئەسپەکە ڕزگار بکات. ئەم بیرۆکەی بە بیردادێ کە یەک ئەسپەکەی تازە پیر بوو و کەڵکی کارکردنی نەماوە و هەروەها بیرەکەش چەند ساڵە وشکی کردووە و ئاوی تێدا نەماوە هەمیشە بۆتە جێگایەک بۆ مەترسی هەمیشە مەترسی لەسەرەوە کە کەسێک بکەوێتە نێو و لە نێویدا گیان لەدەست بدات لەبەرەوە بە بیری دادێ کە هەم لە بیرەکە ڕزگاری دەبێ و هەروەها لە ئەسپەکەش ڕزگاری دەبێت. لەبەرەوە بانکی دراوسەکانی وەرزێرەکانی دراوسەی دەکات دەڵێ هاوکاریم بکەن بۆ ئەوەی ئەم بیرە پڕ بکەینەوە. هەر کەس لە ڕاستی خۆیەوە بێڵ و پاس دەهێنن گڵی چواردەوری بیرەکە دەکەنە ناو بیرەکە. لەو لاشەوە ئەسپەکە کاتێک هۆشی دێتەوە هەز دەکا ئەوە پلانێکە و دەیانەوێت لە ناوی بەرن لەبەرەوە بڕیار دەدا کە خۆی ڕزگار بکات بەڵام وەکو گوتمان بیرەکە زۆر قوڵە و ناتوانێت بێتە دەرەوە. کاتێک وەرزێرەکان لەسەرەوە بە بێڵ خۆڵ بەسەر ئەسپەکەدا دەکەن ئەسپەکەش بڕیاری خۆی داوە ڕزگاری بێت لەبەرەوە هەر ئەوان بێڵێک گڵ دەکەنە ناو بیرەکە ئەو خۆی دەجوڵێنێت و ئەو گڵی کە دەکەوێتە سەر پشتی کە دەیانەوێت لە ناوی بەرن ئەم گڵە دەکەوێتە ژێر قاچەکانی. هەر بێڵە گڵێک کە دەکەوێتە سەر پشتی دواتر خۆی دەجوڵێنێ و حیلەیەک لێ دەدا دەکەوێتە ژێر پێیەکانی و هەنگاوێک لە دەرەوە نزیکی دەبێتەوە. کاتێک وەرزێرەکان بەردەوام دەبن لە تێکردنی گڵەکەی چواردەوری بیرەکە بەڵام شتێکی سیر دەبینن کاتێک دەنجی ئەسپەکە زۆر نزیک دەبێتەوە لە سەری بیرەکە کە چەند هەنگاوێکی دەمێنێ دواتر کە دەتوانێت حیلەیەک لێ دەدات و لە بیرەکە باز دەدات و ڕزگاری دەبێت. خۆشەویستانم لەم چیرۆکە چ فێر دەبێت؟ پەیامی ئێمە لەم چیرۆکەدا چییە؟ ژیانی ئێمە پڕیەتی لە ناخۆشی ژیانی ئێمە پڕیەتی لە کۆسب ژیانی ئێمە پڕیەتی لە لەمپەر ژیانی ئێمە کۆمەڵە خەڵکێکی تریش دەیانەوێت زیندە بە چاڵمان بکەن بیرۆکەکانمان کەسایەتیمان ژیانمان لە ناوبەرن بەڵام ئێمەش چۆن ئەوان بڕیاریان هەیە و پلانیان هەیە دەبێت ئێمەش دژە پلانمان هەبێت دەبێت ئێمەش بیرۆکەمان هەبێت کە چۆن خۆمان لەم مردنە حتمیە ڕزگار بکەین. کاتێک ئەسپەکە بیر دەکاتەوە کە دەیانەوێت لە ناوی بەرن بڕیار دەدا ڕزگاری بێت. ئێمەش زۆر خەڵک هەیە لە ژیاندا
بە هەبوونی ئێمە بە ژیانی ئێمە حەز ناکات دەیانەوێت لە ناومان بەرن بەڵام ئێمەش دەبێ بەردەوام بین ئێمەش دەبێت بڕیارمان هەبێ ئێمەش دەبێت هەمیشە وا بکەین کە لە نەهامەتیەکان ڕزگارمان بێ هەر کاتێک ژیان باری قورسی بەسەر شانتدا دەدا بێگومان دەبێت ئەسب ئاسا بڕیار بدەی و ئەو نەهامەتیانە بخێ ژێر پێیەکانت کەواتە هەر کاتێک نەهامەتەکان کەوتنە سەر شانت ئەگەر خۆت نەجوڵێنی و بڕیارێکت نەبێ بێگومان شانت قرس دەبێت و دەبێتە هۆی لە ناوچوونت بەڵام ئەگەر جوڵەت هەبێ وزەت هەبێ بڕیارت هەبێ ئەمانە دەبنە هەنگاوێک بەرەو ڕزگاربوونت ئەمانە دەبنە پەیژەیەک بەرەو ڕزگاربوونی تۆ هیوادارم هیچ کاتێک تووشی نەهامەتی نەبن هیچ کاتێک تووشی گێرە و کێشە نەبن بەڵام هەر کاتێکیش توش بوون بڕیارتان هەبێ کە دەبێ بە زیندوی بمێننەوە کە دەبێ ڕزگارتان بێ بۆ ئەوەی ئەو کەسانەی کە دەیانەوێ بزیندە بە چاڵتان بکەن و بیرۆکەکانتان لە ناوبەرن توانایی بەرەنگاربوونەوەی ئێوەیان نەبێ بۆ ئەوەی بگێ لووتکە بۆ ئەوەی بگێ دۆنجی سەرکەوتن و لووتکەی سەرکەوتن دەبێ بڕیارمان هەبێ تا چیرۆکێکی تر و بەرنامەیەکی تر بەخواتان دەسپێرم خواتان لەگەڵ بەڵازیان ئەمڕۆ 57 ساڵ تێپەر دەبێت بەسەر کۆمەڵکوژی شاری سلێمانیدا کە لە 9 حوزەیرانی ساڵی 1963دا لە سەرەتای هاتنە سەرکاری حیزبی بەعس و دوای کوتەتایی بەسەر عەبدولکەریم قاسمە یەکەمین کۆمەڵکوژی و یەکەمین کوشتن و بڕین لە شاری سلێمانی ئەنجامدا بە سەرەتا بە ئامانجی دەستگیرکردنی پێشمەرگە کەرەنتینە و قەدەغی هاتوچۆی ڕاگەاند و لە نێوانیاندا چەندین گەنج و چەندین فەرمانبەر و کاسبی لە شاری سلێمانیدا لەو شوێنەی کە ئێستا پێی دەوترێت پارکی ئازادی لەوێ گولە باران کرد و شەهیدکران بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە میوانێکمان لە ستۆدیۆ ئامادەی زۆر بەڕێز دکتۆر ئاراس حەمەدساڵح مامۆستای زانکۆ کاک دکتۆر زۆر بەخێر بێت کاک دکتۆر دەمەوێت لەوە دەست پێ بکەین بۆی ئاشنا بێ لای بینەران مێژووی ئەم ڕووداوە چۆنێتی ئەم ڕووداوی کۆمەڵکوژیە چۆن بوو گەر بۆ ماماست خۆی کاتێک عەبدولکەریم قاسم ئینقلابێکی بەسەر سیستمی مەلەکیە لە عێراقا لە ساڵ 1950 سەرەتا نێوانی زۆر باش بوو لەگەڵ کووردا و لەگەڵ شۆڕشی کووردا و هەتا 10 ساڵ بۆ مەلەم سەفەر لە رووسیا بوو لە کاتێکەوە هاتە سەر حکم هاتەوە عێراق و تر بە عەلەنی حیزبایەتی و فرەحیزبی هەبوو لە هەموو عێراق و لە کوردستانیشا ئیتر لە 61 شۆڕشی کورد دەست پێیەکە و نێوانی کورد و قاسم تێکەچێ و ئەمەش خاڵێکی زۆر بەهێزە بێ بۆ لاوازکردنی عەبدولکەریم قاسم لە 8 دوای 1963 بەعسیەکان بە تایبەتی حیزبی بەعس ئەو کاتە حیزبێکی کارا بوو لە عێراق و لە سووریاشا و لە ناو جێش و لە ناو زوباتی ئەفسەرانیشا هەر تەواجودی فعلیان هەبوو حیزبی بەعس توانیان لە 8 دوای 1963 ئینقلابی و کوتەتایان کە بەسەر عەبدولکەریم قاسم و کۆتاییان بەدەسەڵاتی عەبدولکەریم قاسم هێنا حیزبی بەعسی عەرەبی ئیشتراکی حیزبێکی چەپی ستالینی تۆنڕە بوو بڕوای بە توند و تویژی و ئیرهاب هەبوو کە بتوانی لە ڕێگەی کوشت و بڕ و قەتڵ و ئام و ڕەشەکوژی و دەسەڵاتی خۆ بسەپێنی هەر لە رووسیا و لە هەموو وڵاتەکانی تریش ئەم فکریان هەبوو هەر لەو کاتە ئیتر حکومەتی عێراقی و حیزبی بەعس کە دێتە سەر حکم سەرەتا بەعزێ مفۆزات و ئەوەکەن لەگەڵ شۆڕشی کورد و لەگەڵ پارتی ئەو کاتە پارتی حیزبی یەکەمی کوردستان بووە ناگەنە نەتیجە بە تایبەتی ئەو کاتەش لەسەر کەرکووک پەکیەکەوێ ئیتر کە لیوای فەرماندەی لیوای 20 فێرقەی 5 جێشی عێراقی کابرایەکی ئەفسەرێکی تونڕەوی موسڵاوی عروبە نەتەوەیی تونڕەوە کە زەعیم سدیقە تا ئێستاش لە ناو کووردا مەشهورە زەعیم ئەو کاتە هینێک بووە بە پلەی ئەمیدی ئێستا بووە وشەی زەعیم نەماوە لە ناو جێشی عێراقی و ئەوانە پێڵەن ئەمید لە ئاستی ئەمیدا بووە ئەو لیوای 20 تایبەتەکەم بە دەڤەری سلێمانیوە چونکم شۆڕشی کورد و بیری کوردایەتی و بەگژاچوونی حکومەت هەمووی بە زۆری کەوتوتە دەڤەری سلێمانی و ناوچەی سلێمانیەوە و ناوچەی سلێمانی هەر لە سەردەمی ئینگلیزەکان و لە سەردەمی شێخ مەحموود شوێنێکی بزێ و پڕجوڵە و پڕهین بۆ حکومەت زۆر کەم بۆی کۆنتڕۆڵ کراوە بەکێ کۆنتڕۆڵەکرێ وتیانە باشترین کەسێ لیوای 20 زەعیم سدیق مستەفا کە کابرایەکی مسڵاوی تونڕە بووە ئەو ئەتوانێت سەرکوتیان بکات لە ڕێگەی ئیرهاب و تند و تویژی و کوشتن و ڕەشەکوژیەوە لە ساڵی 62 ئینێرن بۆ بەرەو کوردستان زەعیم سدیق لە ساڵی 62 کە لە ڕێگەی جەلەولا کەلار دەربەنیخانەوە دێ سەرەتا لە مەنتیقەی دەربەنیخان لە گوندی سیارە لەوێ یەکەم کۆمەڵکوژی کە لە مێژووی کورد و لە عێراقا کراوە لە گوندی سیارە کراوە 18 گەنجی هاوڵاتی ئاسایی
ئەو دێ ڕیزەکات و گولەبارانێنەکە بە بەرچاوی خۆیانەوە لە 62 ئەمە ئەکا ئیتر دێت وەگاتە سلێمانی لێرە جێگیرە بێ لیواکەی لەم حامی کەسە پارکی ئازادیە حامێکی عسکەری زۆر تند و تیژ بوو دەمێکە دروستکراوە مێژووکی کۆنی هەیە حامی سلێمانی لە پێش هیچ سەردەمی مەلەکیە لەوێ جێگیر ئەبێ و بەردەوام تووشی شەڕ ئەبێ ئەم لیوا و دەڤەری سلێمانی لەگەڵ هێزی پێشبرگا شۆڕشی چەکداری کورد بەردەوامە چالاکی زۆرە لە دەڤەری سلێمانی دەڤەری شار زۆر و هەڵەبجە هەورامان بە تایبەتی و کاتەکە شۆڕشی ئەیلول بووە لە حوتی 1963 زعیمستیق و لیواکەی هجوومەکەن بەرەو شاخی ئەزمر لەوێ هێزێکی پێشمەرگە وەزان قائیدەکە ناوی ئیسماعیل نادر بووە و یەکێکی تر لە فەرماندەکانی هێزی پێشمەرگە قادر تەگەرانی بۆ قادر تەگەرانی ناوێکی مەشهورە لە ناو کووردا ئەتوانن جێشەکە ئەشکێنن جێشی عێراقی ئەشکێن و زعیمستیق کابرایەکی تووڕە بووە لەوێ لوتی ئەشکی ئەگەڕێتەوە لە ناو سلێمانی لە شەوی 1963 منعتە جەول ڕاگەیەنی و چواردەوری سلێمانی تەوق ئەکەن بۆ بەیانی تر هاوارەکەن لە ڕێگەی هەلیکۆپتەر و ئەمانەوە کە کەس نێتە دەرەوە منعتە جەولە لەو ڕۆژەوە لە 1963 وشەی منعتە جەول کەلیمە منعتە جەول بۆ بەبەشێک لە قسەکردنی خەڵکی بە تایبەتی لە دەڤەری سلێمانی یعنی قەدغەیات شۆی سەر کۆمەڵە ناوێتیشی لێنراوە ئیتر چواردەوری سلێمانی تەوقەکەن ماڵ بە ماڵ سلێمانی ئەپشکنن ئەو ڕۆژە ئیتر هەر کەسێ شوبهیان لێ کرد بێ بە جۆرێک لە جۆرەکان گرتویانە و ڕاپێکی حامیان کردو لەوێ لە ناو تەویلەی ئەسپ و وڵاخەکانیان سژنیانەکان چون شوێن نامێنێ تۆڵەکردنەوە بۆ لەو تۆڵەکردنەوە بۆ لە کورد لە چالاکی و بیری نەتەوەی سلێمانی و شاری سلێمانی کە زۆر هاوسۆز و هاودەنگ بوو لەگەڵ شۆڕشی کورد و بیری کوردایەتیە و ئەو لوتشکانش بە تایبەتی زۆر تاسیرەکە لەسەر زعیمستیق کە کابرایەکی زۆر دڕ بووە کابرایەکی زۆر بە تعبیرەکەم ڕۆ ئیرهابی بووە سلێمانی تەوقەکە ژمارێکی زۆر خەڵکە گیرە لە حامی سژنیانەکان بە تایبەتی زۆرێک لە ڕەمزەکانی سلێمانی کەسایەتیە عەشایری و کۆمەڵایەتی و ڕۆشنبیریەکان هەر بۆ لوتشکان و بریندارکردنی هەست و کەرامەتیان وەکو ئیهان و سوکایەتیەک هەمیان ڕاپێچەکەن بۆ حامی سلێمانی هەر ئەو ڕۆژە لە مەلعەبەکە چوار مامۆستا ئیسماعیل و مامۆستا حەمەبۆر و هاوڕێکانیان لەوێ بە بەرچاوی خەڵکەوە گولەباران ئەکرێن گولەبارانەکەن بۆی خەڵک چاوی بترسێت تایسە خەڵک شتیوای نەبینیوە خەڵک ڕیسکەیت و گولەبارانیکەی شتیوان نەبووە لە ناو کووردا و لە کوردستان شتیوان نەبووە وەکو ئیرهابێ ژمارێکی زۆر تاک و ئێوارە خەڵک لە حامێکەوەکەنەوە لە تەویلەکانە زیندانیانەکەن ئەو زیندانکردنە چەند ڕۆژێکە خایەنێ وردە بەعزێکی لێ بەرەبێ زۆرێکی ژمارێکی زۆران بە تایبەتی گەنجەکان ئەوانی کە گومانیان بۆ ئەمانە سەر بە ڕێخستن و ئەمانە هەر زیندە بەچاڵان کردون لە ساڵی هەفتاکانە لافا و دای لەو شیوە و ئاوەکەی دەڕێ و زۆریان جەنازەکەیان دەکە زۆریان گولەباران کران لەو ئەوەی ڕۆژی ڕەشی حوزەیران 1960 و منعتە جەولەکەی زعیمستیق و زعیمستیق هەتاکو ئێستاکارش ئەو خەڵکانی کە ئەو ڕۆژگاریان بینی و چیرۆکە تونڕەوانە و چیرۆکە کارەسەد ئامێزانە ئەگەڕنەوە ئەو ڕووداوە ئەوە ڕوویداوە زۆر باشە کاکتۆرکەواتە هیچ ئامارێکێ بۆ نمونە لەو ڕۆژەیە چەند کەس کوژراون لە شاری سلێمانی ئامارێکی دقیق نییە بەعزێک لەو کتێب و نووسین و نووسراوانی کە نووسراوە بێژی لەوانی کە بە ئاشکرا چوار مامۆستا ڕەمی هەر ئەو ڕۆژە گولەباران کراون لە مەلعەبەکە ئەو مامۆستانش مامۆسای دەرکەوتوی شارەکە بوون تقریبا ئەڵەن 400 کەس زیندە بەچاڵ کراوە و 400 کەسێک زیاتر کەمتر خۆی ئامارێکی دقیق نییە و دواییش مستەمساکی ڕسمی دەست نەکەوتووە و ڕەشبگیریەکی زۆر و قەڵەباڵغێکی زۆر دروست کرا و ڕۆژە وردە لێ بەر بووە بە تایبەتی پیرروپەکەوتوانە وردە بەریان داون ژمارێکی هەرە و شەو دوسێ شەو دوای ئەوە بە تایبەتی گەنجەکانیان ئەوە هەر زیندە بەشێکی زۆران بە زیندوی زیندە بەچاڵ کراوە مەسەلەی ئەم زیندە بەچاڵکردنی کە بەعز لە ئەنفالەکان و لە هەشتاکانە دووبارەی کردەوە مەسەلەی جینۆساید و زیندە بەچاڵکردن و ئەوانە ئەو فکرە بەعز لە 63 پەیڕەوی کردو لە شاری سلێمانی و لە دەڤەری سلێمانی جێبەجێ کردووە ئەو زیندە بەچاڵکردنە بەڵام هەتاکو وشەی هەزاریش بەکاردێڵن تا 1000 کەسێک هین بووە بەڵام ڕەنگ 1000 کەسێک گیراوە بەڵام ئەوی کە کوژراوە و گولەباران کراوە و زیندە بەچاڵ کراوە ڕەنگە 400 کەس و زیاتریان کەمتر عەدەدێکی دقیق ئیحسایەکی دقیقمان نییە ئەو ژمارەش کەیسە لە پارکی ئازادی مینۆمێتیان بۆ دروست کراوە ژمارەکە کەمن ئەو ژمارە زۆرە نییە کە لە بەعزێک کتێب و سەرچاو و جەریدە و گۆڤارە نووسراوە دوای ئەو بەروارە پێشمەرگەیش تۆڵێکی خۆی نەکردەوە هیچ چالاکێکی ئەنجام نەدا لە شاری سلێمانیدا
با ئەو کاتە هەولیاندا کە چەند چالاکێکم وازان هەوڵی ئەوەشیان داوە کە زعیم سدیق لە ناو شاری سلێمانیا بکوژن و لە دەڤەری بازیانیش ڕێگە ئەگرن ڕۆژی وەزان ڕۆژی دواییەوە 12 هێزی پێشمەرگە لەوێ ڕێگەگرن و لە جێشی عێراقی دەن کە بەرەو ئێرە دێ لەوێ زەربەیەکە دەن جێشی عێراقی بەڵام زعیم سدیقی زۆر دڕندانە کە لێرەوە خۆی و لیواکەی ئەڕۆن بەرەو بازیان لە گوندی کەنەکەوە ئێستا لاین سەربازگەی سەلام عسکەر سەلامایە لەوێ ژمارێک هاوڵاتی شەهید دەکەن کۆمەڵی پیاوانە لەوێ تا ئێستاش پیاڵان کەنەکەوەی شەهیدان حاج عەبدولقادر و حەمەمراد ومان هەم عەشرەتی مەنمین لەوێ ڕیزیانەکەن و لە تۆڵی ئەوە هەمیان گولە بارانەکەن بە بەرچاوی خەڵکی دیەکەوە ئەگەنە دەڤەری بازیان لە شوێنی ئەڵای ئێستا نزیک لە ئەڵای ئێستا گوتێکمان هەیە تەبەشۆنکارە کۆنی پیاڵەن لە بازیان لەوێش کوێخامەجی کە کوێخای دیەکە بۆ ئەهێنن بەچای خەڵکۆ گولە بارانی ئەکەن هەر لە تۆڵی ئەو پەلامارەی ئەو هێرشەی هێزی پێشمەرگە بۆ سەر لیواکەی و بۆ سەر جێشی عێراقی دەڵێن ئەو زعیم سدیقە پەلاماری هەڵەبجەشی یا و زەمستی خەل لێرە ئەمێنێتەوە دوای مەنعەتە جەولی سلێمانی و دوای حوزەران لێرە ئەمێنێتەوە لە مانگی 8 هجوومیەکە بەرەو دەڤەری شارە زۆر و هەڵەبجە و هەورامان خۆی و لیواکە لیوای بیستی فرقەی 5 لە پردی زەڵم هێزی پێشمەرگە بەرەنگاریانە بن بە قیادەی حەمەگوڵپی کاک حەمەگوڵپی باوکی دکتۆر فایق ناسراوە لەوێ ڕوبەڕویانە بنەوە بەڵام بەداخەوە هێزی پێشمەرگە فیشیان پێ نامێنە بەرگریەکی قارەمانانە ئەکەن تەنانەت حەمەگوڵپی کە خۆی فەرماندەی ئەو هێزە بووە وازم 12 کەسێ بوون پەلاماری خەنجەر و پەلاماری دەبابی داوە دەبابەیەک لە دواوە کە حەمەگوڵپی شەید کردو دوای هاوڕەکانی شەمیان شەید کراون لە پردی زەڵم و ئیتر لەوێکە توانیویانە ئەو سەیتەرە و بەرگری پێشمەرگە بشکێن بەرەو دەڤەری هەڵەبجە ڕۆیشتون لە ڕێی ئەو دیهاتانەی تاگەیتە هەڵەبجە چەند هاوڵاتێکیان شەید کردووە وەزام لە گوندی حەساناوە هاوڵاتێکیان شەید کردووە لە ناو شاری هەڵەبجە شەلوێش پەلاماری خەڵکەکە ئەدەن تەنانەت یەکێک لە کەسایەتەکانی شاری هەڵەبجە لەو کاتە مەلا عابیدی عەبابەیلەیی بووە مەلا عابید پیاوێکی و کەسایەتێکی دیار و مامۆستایەکی ئاینی بووە ئەیهێنن لە ناو سەنتەری شاری هەڵبجە بە چاوی خەڵکی هەموو هەڵەبجەوە گولەبارانی ئەکەن لەو کاتا کە گولەبارانی ئەکەن برایەکی بەگژان ئاچێتەوە لەو ڕۆژە ڕەشە و لەو ڕۆژە سەختە برایەکی مەلا عابید بەگژ جەلادەکان ئاچێتەوە ئەوش لە پابراکە ئەگرن ئەوش ڕەمیەکەن دوو برا لەوێ شەید کراون و چەند هاوڵاتێکی تر دەڤەری هەڵەبجە هۆرامان شەید کراون هەر لەو پەلامار و هێرشە یعنی زعیم سدیق و لیوای بیست و هێزەکەی سڵیان لە ڕەشە کوژی و کوشتن و هیچ ئیرهابێک نەکردوێتەوە لەو ڕۆژگارە. دکتۆر زعیم سدیق لە چه ڕوویەکەوە بیرکردنەوەی هەبوو کە بەم شێوازە تەسەڕۆفکەوە هەر ئایا هەموو ئەمانە لە چوارچەوەیە بوو کە شۆڕشێکی کوردی دەستی پێکرد بوو یاخۆت ئەمانە هەر کوشتن و خوێنڕشتن لە دەماریانە هەبوو؟ خۆی زعیم سدیق کابرایەکی نەتەوەی تعبیرە بەکارێن نەتەوە پەرز بە نەتەوە پەرز ڕازنی نەتەوەی تونڕە و ڕاسترە کابرایەکی نەتەوەی تونڕە بوو و مووسڵاوی بوو لە مووسڵاوی هەرە تونڕەوەکان بوو جێشی حکومەتی عێراقیش لەو کاتە عەبدولسەلام عارف عەبدولڕەحمان عارف کە هەردووکیان لەسەر بەو بیرە نەتەوەیە تونڕەوە بوون کە ناردویانە بۆ سلێمانی و توانە دەستکراوی چی ئەەکەی لە دەستکراوی ڕەشە کوژی و تر قانون هیچ شتێ نییە چیت بۆ ئەکرێ لە ئێرهاب و ڕەشە کوژی ئەلموهیم تۆ چاوترسێنی خەڵکی ئەو خەڵکەمان بۆ بکەی با دوای بیری کوردایەتی و فکری کوردایەتی و شۆڕشی کورد نەکەون ئەگەر ئێمە لە یادمانە لە 1970 کاتێک کە حکومەتی عێراقی بڕیاری دا سەرکوتی شۆڕشی کورد بکە عەلی حەسەن مەجید عەلی کیمیاویان ناردە کەرکووک و هەموو قیادەی بە تعبیری حیزبەکەی خۆیان قیادەی قوتری شیمالیاندایە بەرپرسیارەتی هەموو باکوور و هەرێمی کوردستانیاندایە و هەموو ڕەشە کوژیەکی کرد دێهاتی وێران کرد ژن و مناڵی کوشت خەڵکی زیندە بەچاڵ کرد ئیتر دەستکراوە بوو بە حەج ڕێگایە تۆ خەڵک لە ناوە بەرەی ڕەشە کوژیەکەی قەتڵ و عامەکەی جینۆسایدەکەی دەستکراوە بوو لەو کاتەشا لە ساڵی 1963 کاتێک کە حکومەتی عێراقی ئەو کاتە زعیم سدیقی ناردۆ فەرماندەیەکی ئامر لیوایەک بووە توانە دەستکراوی هەرچی ئیرهابە بەکاری هێنی و بە تایبەتیش هەڵامژانی و زانیوان کابرایەکی ئیرهابیە کە سڵ لە هیچ گوناح و تاوان و جینۆساید و ڕەشە کوژیە ناکاتەوە بۆیە ناردویانە بۆ دەڤەری سلێمانی بە تعبیرەکەی ئەمڕۆ. زۆر باشە باست لەوە کرد کە پێش ئەو ڕووداوە نامە بۆ ئەم ڕووداوانە بۆ خەڵکی شاری سلێمانی لە سەردەمی عەبدولکەریم قاسما ژیانی خەڵک چۆن بوو کاتێکە دوای ئەوەی کە ئەم حزبی بەعزاتە سەر حکوم؟ لە سەردەمی عەبدولکەریم قاسما سەرەتا باش بوو تا لەگەڵ شۆڕشی کووردا بینی باش بوو هەتا دەستوریشیان دەرکرد کە کورد و عەرەب شەریکن لە عێراقا لە دەقی دەستورەکەی عەبدولکەریم قاسما تر لە 58 و 59 60 بەڵام تر دوایی وردە و پارتیش حیزبێکی بەهێز بوو گەشەی کردبوو لەو کات و سەردەما لە 61 نێوانی شۆڕشی کورد
و نێوان شۆڕشی کورد و عەبدولکەریم قاسم تێکەچ. عەبدولکەریم قاسم بە تایبەتی شیوعەکان ستایشی ئەکەن و بەعزێ خەڵکی تر ستایشی ئەکەن لێرە، بەڵام بۆ شێوەیە نییە. هەر ئینقلاب و کودەتاکە عەبدولکەریم قاسم کە دێتە سەر حکوم قەتڵ عامی بنەماڵی ئوسەی مالیکیەکەن، تەنانەت مستەفا زەڵمی کە خۆی مەلایەکی ئاینیشە لەو لیوا بووە کە پەلاماری ماڵی مەلیکیان داوە، پاشایان داوە، ئەڵێ ژن و مناڵەکانیشمان بەو بەیانیە ڕەمی کرد و دواییش سوکایەتی بە جەنازەکانیانەکەن بە دوای ساران ڕایانەکێشن. ئیسێ ڕسمەکەی هەیە، هەچ کەسێ بڵێوانیە ناتوانێت بە سەوت و سوورە هەیە. دواییش مەلیک هەڵەواسن دوسێ ڕۆژ بە دیوارەکانی بە عامودەکانی ناوشاری بەغا. ئێستا هەموو هینەکەی هەیە، ئیرهاب و ڕەشەکوژی و ئیهانە بە بەشەر و سوکایەتی بە بەشەر لە ئینقلابی عەبدولکەریم قاسمەوە دەستی پێکرد. بەڵام سەرەتا نیوانی باش بوو لەگەڵ شۆڕشی کورددا، بەڵام لە 61 کە شۆڕشی کورد هەڵگیرسا بە تایبەتی لە دەڤری بازیانن کە شۆڕش ئەیلولێەوە و ڕێیان لە حکومەتی عێراقی کردو لە دەربەنی خانەوە، ئیتر 61 هەتاکو لە ناوچوو عەبدولکەریم قاسم بە تەیارە و بە تۆپ و بە پەلامار و بە هێرش هینی پەلاماری کوردستان و دێهاتی کوردستان و شۆڕشی کوردی داوە، سڵی لە هیچ هینێ نەکردوتەوە. بەڵام ڕەشەکوژی ئەو جۆرە ڕەشەکوژی و جینۆساید و مەدەنی کوشتنە عەبدولکەریم قاسم و بەعسیەکان پیادەیان کردووە. ئێستا زعیم سدیق مێژوویەکی یا ناوێکی ڕەشە لە مێژووی کورد و لە زەهنیەتی بەتایبەتی و جیلەی پێشوودا. چارنووسی چی لێ هات تاکەی مایەوە، ئایا تاوانی دیکەی ئەنجامدا؟ دوایی پارێزگارێک هاتووە بۆ سلێمانی عەبدوڕەزاق محمود، پیاوێکی چاک بوو عەبدوڕەزاق محمود، و چارەی زعیم سدیقی نەویستووە کە لێرە عەبدوڕەزاق محمود دێت ئەبێ بە پارێزگاری سلێمانی بە تعبیر و کاتەش پیانەوە متەسەڕیف سلێمانی زعیم سدیق دوورە خاتەوە. تر دواییش لە جێش عێراقی وازان تەقاو تەبێ هەتاکو لەم دوایانەشا خەڵکی کورد بینیوێتی لە گەڕەکەی خۆیان و پەکی کەوتووە لەسەر عارەبانە بۆت بە دەردی خوا مردووە. واتە ئەو کاتە پارێزگار دەسەڵاتی زیاتر بۆ لە کەسێک کە بەتایبەت بەرزترین پلەی یەکە ئێسەش وایە، یەکەی ئیداری نابینرێت، بەڵێ یەکە ئیداری سەرۆکی یەکە ئیداری هەموو پارێزگار سەرۆک نییە و زانیشی بەم ئیرهاب و ڕەشەکوژی و ترس و تۆقاتنە خەڵک هین نابێ. پیاوێکی عاقڵ بوو، پیاوێکی خوێنەوار بوو عەبدوڕەزاق محمود، دووری خسۆت و توێتی ئەم کابرای دوورخەنەوە لە شاری سلێمانی. حزبی بەعز بۆ دڕندەی خۆی کاریگەی نەبوو لەسەر بڕیارەکە ئەمڕێ نابێتەوە دووری بخەیتەوە. بەعز نەماوە، سەردەمی عارفەکانە. بەعز لە مانگی یانزەی 1963 لادران، دوایی نەتەوەیەکارماوەتەوە. بەڵێ سوپاهرماوەتەوە زعیم سدیق ماوەتەوە، بەڵام بڕیاری سیاسی و عسکەری عەبدوڕەحمان عارف دوای ئەو هاتوو دوای لە تیارە سوتو عەبدولسەلام عارف هات هەتا لە حەڤەی تەمووزی 1960 جارێکی تر بەعسیەکان کودەتایان کردەوە هاتنە سەر حکم. بەڵام بەعز حیزبێکی زۆر دڕندە بووە، زۆر محەنی سیاسی ئیشی کردووە. لە 68 جارێتر لەگەڵ کووردا بنێوانیان باش مفۆزات و چیان نەکرد هەتا وردە جێی خۆیان قایم کرد. دوای کە جێی خۆیان قایم کرد کۆتاییان بە شۆڕشی کوردی لە 75 ئەمەی کە ڕوویە لە سلێمانی کاریگەری هەبوو بەسەر شۆڕشی کوردیەوە لەوەیە کە ڕەنگە ئینتیمایەکی زیاتری گەنجان و خەڵکێک لە سلێمانی و دەوروبەری بچنە ناو ڕیزی پێشمەرگە و بچنە ناو شۆڕشی کوردیەوە. بەڵێ کاریگەری زۆری هەبوو بەتایبەتی ئەو ئیرهاب و ترس و تۆقاندنەی کە زعیم سدیق و لیوای بیست کردویانە لە شاری سلێمانی و دەوروبەری و دەبەری هەڵەبجە و شارە زورە. کاریگەریکی زۆری هەبوو کە کاکە ئەم حکومەتە دژی کوردە، ئەمە ئیرهابیە، پیاوکوژە دڕندەیە، باشترین ڕێگە ئەوەی ئێمە بۆ پەنایە بۆ خەباتی چەکداری بەرین. هەتاکو خۆ لە 11 ئەیلولی 61 شۆڕشی کورد دەست پێەکە زۆرێک لە سەرکردەکانی و کاتەش لەگەڵ خەباتی چەکداریان نەبوون. بەڵام ئەم ئیرهابی جێشی عێراقی زیاتر واکە کە شەرعەتەدا بە خەباتی چەکداری شۆڕشی کوردی و خەڵکێکی زۆر ئەچنە پاڵ شۆڕشی کورداوە. بەتە هەستینەتەوەهەتی کوردی زیاتر بەرزبوویەوە بە تاوانەکانی نەکەوەی کە ئامانجەکانی زعیم سدیق جێبەجێ بکرێن و بێنە دی. نەخێر بڵێ خەڵک سەر کوتاکە و هیچ نەیتوانی ئەوکە بە ئیرهاب خۆی هیچ شتێ بە ئیرهاب و ترس و تۆقاندن نابێ، تاکو زیاتر زەخت و فشار بکەی، زیاتر خەڵک یاخێبی و زیاتر خەڵک پەلاماری. ئایا ئێستەش وایە خەڵک فشار بۆ منە خەڵک ڕەنگە چاوەڕێەوە بکە کە زیاتر خەڵک ئێستا کاردانەوەی هەبێ لەژێر ئەو هەموو فشاری کە هەیەی؟ ئێستش وایە لە هەموو دنیاوا بوو، هەر سروشتی هین وایە هەموو کارێک کاردانەوە هێراڵە لە بڕدا یەکسانێت و هەر سروشتی کەونیە، سروشتێکی گەردونیە تا زەخت و فشار زیاتر بێ، کاردانە و ڕەتفعلەکە زیاترە بێ. کاک دکتۆر ئەم ڕووداوە مێژوانە، ئەم کۆمەڵکوژیە، ئەم زوڵم و ستەمە چ پامێکمان پێدەگەین لە ئێستادا کە جیلی تازە ئاشنا بێ پێیان؟
وڵا بەداخەوە بە تایبەتی ئەوتەی کە شۆڕشی کوردی هەڵگیرساوە بڵین لە 61 ئەوانەوە ئەو هەموو ئیرهاب و ڕەشە کوژی و قەتڵ و ئام و جینۆسایدە بەرامبەر بە کورد کرداوە کیمیا باران ئەنفال سووتاندنی دێهات و شاری کورد کە بە تایبەتی ئێمە جیلی هەشتاکان بەشێکی زۆریمان بینیوە جیلەکانی پێش ئێمە کارەسات و مەرگەساتێکی زۆرتریان بینیوە ئەو هەموو ئیرهاب و ترس و تۆقاتدە بەداخەوە شۆڕشی کوردیش کاتێک کە دێتە سەر حکومە بێ بەدەسەڵات ئەبووە خۆی جارێتر هەوڵی بدایە وڵاتەکەی ئەوە دەرکاتەوە پاداشتی میلەتەکەی بداتەوە کە ئەو هەموو قوربانی ترس و تۆقان و ئیرهابی بەرامبەر بەکار هاتووە بڕواکە ڕەنگە زۆرێک لەو کەسانی کە ڕۆژانە ئیرهابیان کردی ساکانە تەقاوتی خانەنشینیان هەبێ بەلات و ئاسایی بێ کە دەیان جاش و بەکرێ گیرا و ئەوانەی کە دژی میلەت بوون ئێستاکانە خانەنشینە هێنە ڕەنگە زۆرێک لەو شەهیدانە من خزمی خۆم هەیە لەو شەهیدانە هەر حسابی بۆ ناگەن ساگانە بیشی هەر بۆ حکومەت بۆ تێناگا بڵێ جاڵە بۆ کوژراوە زۆر باشە پێشتر باس لەوە کەوتە من حامی سلێمانیم بیرە ئەو شوێنە چۆن بوو سەربازگە بوو زیندانی تێدا بوو حامی سلێمانی سەربازگەیەکی گەورە بوو هەر چواردەوری سیاجێکی گەورە بوو من ئەوم بینیوە لە هەشتاکانی بە تایبەتی ئەمە جیلی هەشتاکانین و شوێنێکی عسکەری بتەنانەت بە تایبەتی لە هەشتاکانە ئیرهابی بەعز لە لووتکە بوو خەڵک نێوێرا بە تایبەتی گەنج و ئەوانەی کە هێن بوو نێوێرا بەلاشیا بڕوە خەستخانەیەکی سەربازی عسکەریشی هەبوو تایبەت بوو بە چارەسەرکردنی خەڵکی عسکەری و سیلکی عسکەری وەزارەتی داخلی عێراقی ئەوانە لە خوار و لە شوێنی تەلەڤیزۆنی خاکی ئێستا کەیسە خاک و هۆڵی تەواڕوانەوە نەخۆشخانەیەکی سەربازی گەورە بوو حکومەت خزمەت و دامێکی چاکی و سەربازگەیەکی بە تایبەتی لە کاتی شەڕی عێراق عێراقا برینارێکی زۆر هەبوو لەم دەڤەرە و لەم سنوورانەوە ئەوە بوو و بڕوا ناکەم لە هیچ کاتێک تا ڕۆژی ڕاپەڕین تا حوتی 3990 هیچ خەڵکێکی سلێمانی نە ئەو حامی بینی بێ عسکەریەکی داخراو بوو ئیتر نەتەزانی ئیرهابە سجنە قەتڵ عامی خەڵکەکە ئەوەیە یادمە هەموو بەیانێک دو هەلیکۆپتەر لە کەرکووک هەڵوێنیشتە و ئێوارانیش ئەڕۆیشتنەوە ئیتر بۆ ئەڕۆیشتنەوە نازانم بۆ هاتن نازانم ئەوانە ئەوە یەکێکە لە یادگاریەکانی جیلی هەفتاکان و هەشتاکان و شتانەمان هەموو بینیوە بەزێ ئەگەر یەک قسە بۆ هینیش بکەین یەکێک لە کارە هەرە جوانەکانی دەسەڵاتی کوردی حکوومەتی کوردی پارکی ئازادی نیان کرد جارێتە نیانکرد بە شوێنێکی سەربازی و ئەمنی و ئەو پۆلیسی ئەوانە هاتن کردیان بە پارکی ئازادی و لە پێش بە عکسی حکوومەتەوە کە کردی بە شوێنی سەرکوت و ئیستیبداد و ئیرهاب ئەمە ناوێنە ئازادی و ئەو پارکە جوانیان تا دروست کرد یەکێک لە کارە جوانەکان و یەکێک لە ئیشە باش جوانەکانی دەڤەری سلێمانی زۆر باشە کاکتۆر من دەمەوێت پرسیاری بکەم ڕەنگە بزدەبت لەناو مێژووەکەیان نەبین ئەو هەموو دەسەڵاتانەی کاتونەتە سەر حکوم لە عێراقدا و دەسەڵاتی کوردیش دەبینین ئێستا ڕەنگە ئەوە بە زۆر لە زۆرەکان کاتە جیلی نوێ ڕەخنەیەک لە دەسەڵاتی کوردی بگرێت پێتان ناخۆش بێگەر بەراوردێک بە دەسەڵاتەکانی ڕابردوو بکاتەوە بەڵام من دەمەوێت بزانم لە کام سەردەم و حکومڕانیدا زیاتر خزمەتی سلێمانی کراوە لەو ڕۆوە کە ئێستا سێری سلێمانی دەکەین کارگە و هەندێک شوێنی پێشکەوتنی تیانە بەڵام کاتێکیش کە سێرێکی هەندێک شوێنی پێشوو دەکەین ئێستا دەسڕێنەوە یاخۆستراونەتەوە دەڵێن دەسەڵاتەکانی بەغدا لە سەردەمەکانی پێشوو باش خزمەتی سلێمانیان کردووە تا ئێستا لە نمونە ئەلبیسە کە سیر دەکەین معمەلیجگەرەکە سیر دەکەین یانی هەندێک ئاوەدانی ئابووری زیاتر بووە لە ناوچەکەیە تاکو ئێستا کە هەبێت واللهی سەردەمەکان ناکراوە بەڵام ڕەنگە وەکو پێویست دەبوو بێ یان هەر ئەو هینە بەرامبەر بە کوردستان و دەڤەری کوردستان کرابێ ئەگە سەردەمی مەلێکی بکەیت لە پەنجاکانە سەدی دوکان و دەرمەنی خان ئەم بەریتانیایان هێناوە و فەڕەنسایان هێناوە ئەم دوو سەدە دروستکراوە دوشتی هەنگاوی زۆر چاک بۆ دوو کاری زۆر گرنگ بووە کارگەی شەکر هەبوو لە سلێمانی کارگەی جگەرە هەبوو وازانم هەمیانی سەردەمی مەلەکین کاتێکیش لە شەستەکانە کە شۆڕشی کورد مفۆزات و گفتوگۆکە لەگەڵ حکومەتی عێراقیە داواکاری هەنی داواکاری زۆر معقول و سیاسی زۆر چاکیان هەبووە یەکێک لە داواکارەکان توانە بێ زانکۆی سلێمانیا دروست بکرێتەوە دروست بکرێتی لە ساڵ 1960 زانکۆی سلێمانی دروست کراوە و یەکەم زانکۆیە کە لەسەر خاکی کوردستان بە هەموو کوردستان بە هەموو بەشەکانیەوە کە لە سلێمانی لە ساڵ 1960 دروست کراوە ئەویش بڵێن هینی داواکاری شۆڕشی کورد بوو و حکومەتی عێراقی ئەو کاتش کردوێتی شتێکی باشی کردووە تایبەتی تازە بەعسات و تەسەر داواکاریەکانی دیکەی سەردەمی مفاوەزاتی کورد لەگەڵ بەعس و بە تایبەتی لە دوای 2023ەوە لەو چوارچێوەیە بوونایە ڕەنگە جێبەجێ بکرابانایە
واللهی نازانم بڵێم چی بەتایبەتی لە هەفتا تا هەفتە و چواریشەوەش کورد لەگەڵ حکومەتی ناوەندیان ڕێکەوتووە هەنێک کاری باشکرا بەتایبەتی کاری ڕۆشنبیری کۆڕی زانیاری کورد و یەکێتی نووسەرانی کورد و هونەرمەندانی کورد و بەتایبەتی وەکو شتی فەرهەنگی و ڕۆشنبیری شتێکی باش کراوە بەڵام لە دوای ڕاپەڕینەوە بەداخەوە ئەم شەڕی ناوخۆ و کۆمەڵی حساری ئابووری ئەمانە و ڕێنەکەوتی ئەم حیزبە کوردیانش زۆنی سەوز و زۆنی زەرد و نازام زۆنی چی و ئەمانە ڕێنەکەوتن نەیانتوانی حکمێکی سەرکەوتوانە حکمڕانێکی سەرکەوتوانە بکەن ئێستش هەتا ئێستش حکمێکی شلۆقە و نازانم دوو ئیدارەی و سێ ئیدارەی و چەند ئیدارەیە بەداخەوە بەڵام ئێستا بەتایبەتی تا دوای 2023ەوە لە نەوتەکانی شار لێرە ڕەشەکوژی ئەکرا خەڵک زیندە بەچاڵەکرا شەڕی ناوخۆیان کرد بێسەر شوێنەکانی شەڕی ناوخۆیان کرد هەر کەسێ لەگەڵ خۆیان نەبە خەڵکێکی زۆر کوژرا ڕۆژنامەنووس کوژرا بەڵام لە دوای 2023ەوە تقریبا ئینشەڵا گەڕنەوە بۆ منطیق و بۆ لۆژیک و ئەوانە ڕاستە قەیرانی ئابووری هەیە پارە نادەن موچە نادەن خەڵک بێزارە نەعەدالەتێکی زۆر هەیە بەڵام ئەلموهیم ڕەشەکوژی و جینۆساید ڕەشەکوژی نییە بەس کوشتنی لەسەر خۆش هەیە کاک دکتۆر بڵێ کوشتنی لەسەر خۆ هەیە بەس ڕەشەکوژی نییە وڵا خۆی قطع أعناق قبل قطع الأرزاق قبل أعناق كعربكان على بريني موتشة وبجيبي خلقي لا بيش زۆر باشەکان کرد بۆچی ئەو مێژووی ڕەشانەی ڕابردوو جیلی نوێ زۆر ئاشنا نییە پێیان ئایا هۆکارەوەی کە تاوانی دیکە هاتووە بەسەریایە بە جۆرە لە جۆرەکان جیلی تازە دەسەڵاتە کوردیەکە دەبینێ ڕەنگە زۆر جا بڵێ هەزار ڕەحمەت لە کفندزی پێشوو چونکە ئەمە واقعەکە لەگەر لە سەیری سۆشیال میدیا بکەی خەڵکێک دەیڵێت سەردەم گۆڕاوە کللتور گۆڕاوە عقلێت گۆڕاوە بوونی خەڵکی گۆڕاوە شێوازی ژیان گۆڕاوە هەم ئەو شتانە گۆڕاوە لە هەشتاکانە زۆر ئاسایی بوو مێرد منداڵێکی تەمەەن 14 و 15 و حەڤای کوردی فەردەی سەمونیەدا بە کۆڵی چوو بەسەر ئەو شاخە شەڕ بوو بە شەو بە تارینا و تاریکی گیانە هێزی پێشمەرگە بەڵام ئێستا باوکیشی بڵێ چۆ پەرداخی ئەوم بۆ بێنە عقلێتەکە و کولتورەکە و هینەکە هەمووی گۆڕاوە لە هەشتاکانە ئێمە کونوکە لە بەراگەڕان کتێبی قاچاقمانە خوێندەوە کوردایەت و فڵان و فیسار ئێستا بیشی دەرێ نایخوێنێتەوە تەلەڤیزۆنەکەش باسی کوردایەتی بۆ بکە ئەیگۆڕە تااقەتی ئەو شتانی نەماوە نازانم هەر بەعام هەموو شتەکان گۆڕاوە و زۆر جار ئەگەر باسی من کارە ساتانە بۆ جیلی نوێکە ڕەنگە تەلەڤیزۆنەکە گۆڕیان ڕەنگە پێکەنینی بۆ زاکەبیان ڕەنگە هەر بڕۆژنەکە بڵێ ئەم حکایەتانە چی ئەیکەی بەڵام کات و سەردەمەکە بیرکردنەوەکەەوە هین گۆڕاوە ئەو کاتە چونکم بە تایبەتی لە هەشتاکانە من هەشتاکانم ڕێک پێک بەبیریە ئازادی نەبوو سەرکوتێکی زۆر هەبوو و تەنانەت ئازادی ئەوە نەبوو بچی سەردانی لادەیە بکەیت بشێت ئەو شەستەکان و محەڕەمەی ئەگیرێت و ڕەنگە سەرنجام لە سێدارە بدرایە ینی شتی خەڵکی نوێی ئازادی بوو و عقلیشی وا بوو ئەگەر کورد بێ بە حکومەتتر هین ئەوەی مەملەکەتی نازانم فازیلەکەی هند فارابی و کێ دروست ئەکرێت و هیچ کێشە نامێت خەڵکەمی بە ئازادیەت و وڵات ئاوەدا نەکرێتەوە موچەی زۆرمانە بێ و بەڵام ئەو وەهمەش کە حیزبی کوردی بیری کورد دروستی کرد بوو وان نەبوو سوڵتە و دەسەڵات لە هەموو هەر تەبعەتی وایە ئللا ئێستا کاتی خۆیانەوە بۆیە خانی تەجاوز ڕوخێنێ حزبی بەعزدەژی کووردا ئێستا خۆ دەسەڵاتی کوردی ڕوخێنێ هەر کەسێکیش لە ئێستەوە دۆ بێ خانی تەجاوز و فڵان و فیسار ڕوخێنێ و هەر ئەبێ بیش ڕوخی لەوەکە نایڕوخێنێ بێڕوخێنێ ئەو هینانە کاتی خۆی دەیان جار سێ ڕەنگە لە جەریدە و مجلەکانیانە هەبێ بچن بیخوێنەوە شەستێکە دروستکرا بە دەوری سلێمانیە ئەیانەوە ئەمە حکومت بۆ یەکا بۆی سلێمانی و کا بە زیندانی و کەسە سلێمانی دەرنەچێ 6 مەتری کە شتێکی زۆر باشە ئێستا خۆیان 100 مەتری دروستەکەن ئەمە ئەوە زیندان نییە هەر بۆ گەوجاندنی خەڵک و سەر چاواشەکردنی خەڵک لەسەر حد لەسەر درۆ هات ئێستش کە درۆکان هەمی دەرکەوتووە هیچ ئەو مەتینە فازیلە و فڵان فیسار دروست نەکرا بەڵام بە هەر حاڵ مادەم کوشتن و بڕین و جینۆساید و وێرانکاری و ئەمانە نییە هەر شتێکی باشە. کاک دکتۆر تا چەند خەڵکی ئەو سەردەما هاوکاری پێشمەرگەون بۆ پێی کە ئێستا پێشمەرگە و دەسەڵاتانی سیاسی و مەسئولین بێباکن لە خەڵک و بەدەم داواکاریەکانیان لەو سەردەمەدا کە ئەوەی کە بیست بێتمان چەند بەهێز بوون چەند چالاکیان ئەنجام داوە سەرنجام بە هاوکاری و بە یارمەتی خەڵک ئەو چالاکی و ئەو قودرەتیان کە هەبووە لە یەکەم ڕۆژی دروستبوونی شۆڕشی چەکداری کوردەوە لە 9 ئەیلولی 1961ەوە هەتاکو و ڕاپەڕین بووە ئەگەر خەڵک نەبوو حچی شۆڕش کرا و خەڵک کردوێتی ئەگەر خەڵکیان لەگەڵان نەبووە هیچیان بۆ ناکرا چونکم لە هەشتا کاتێ دێهات نەمان ناچار هەمیان چون بۆ ئێران و لە ئێران دانیشتن تۆ شۆڕشەکەیان کۆتایی هات هەرچی کراوە کوردایەتی و خەبات و فڵان و فیسار هەمووی خەڵک کردوێتی و ڕاپەڕینش خەڵک کردوێتی و حکومەتی عێراقی خەڵک لە حوتی سێ و لە سلێمانی و شارەکانی ترا خەڵک دەری پەڕان یا تا خۆ مامڕۆسەم و
زۆرێکی تریان ئێڵێن کاتی ئێمە هاتین هیچ نەمابوو کاتی ئەوان لە ئێران و هاتنەوە کە ڕێژەیەکی زۆر کەمیش بوو عادەتێکی زۆر کەمیش بوون میلەت هەمووی ڕاو نابوو حکومەتی عراقی لە سلێمانیان نەمابوو چۆڵکردنی لادیەکانیش لەبەر خاتری پێشمەرگە بوو کە بە حساساپی بڵێ بەڵام ئێستا کوان لادەکان دەبین ناوەدام بکەنەوە وڵا بەداخەوە بە تایبەتی لادیەکان قوربانی زۆریاندا خەڵک ماڵی وێران بوو ماڵی تیاچ و سەری تیاچ و ئەو هەموو قوربانی ئێستا چۆرە دەڤەری گەرمیان کە گەورەترین کارەسات و بەناو ئەنفالەکان لە گەرمیانە ئەنجامدرا ئێستاش ڕەنگە لەو کاتە وێران و داماوتر و دواکەوتوتر کاتە کەکتۆر ئەم مێژوانە چە مەسەجێکیان تایە بۆ جیلی نوێی تازە کە ئێمە باسییان دەکەین بۆ نمونە ڕەنگە ئێستا نەوەیەکی تازە بڵێ بە منچی هاتووە و ڕۆشتووە بە منچی سلێمانی ئەو کاتە هەوەندە خەڵکی تیاکوژراوە گەر بگری ڕەنگە دەسەڵاتی کوردی هەر لە شەڕی ناوخۆ دووەوە نەکوژرابێت کاتە مەسەجێکی گرنگ بۆ دوولایەنە هەم بۆ ئەوانەی کە بەرامبەری کوردن و هەم بۆ خودی گەنجی ئێستای کورد چ مەسەجێکی تایە وڵا گەورەترین مەسیج ئەتوانی بڵێ بۆ حیزب دەسەڵاتدارەکان و حکومڕانەکانە بە تایبەتی ئەوان خەڵکیان لەگەڵا و بە تەعبیری خۆیان بە دەنگی خەڵک حاکمی خەڵکن و ئەوان حەچی مەرگەسات و کوێرەوەری و ڕاونان و سوکایەتی لە ئێران بەسەر ئەوان هاتووە ئەوان بێ باش هەوڵی بدەن کە زۆرترین خزمە بە میلەتەکەیان بکەن بە وڵاتەکان بکەن بە شارەکانیان بکەن و هەوڵ بدەن دەسەڵات و سیستمێکی زۆر ڕێکپێک بۆ ئەم وڵات و میلەتە دروست بکەن ئەم نەعەدالەتی ئەم هەموو گەندەڵیان نەیاڵن بە تایبەتی سەر نەعەدالەتێکی زۆر هەیە کەسێ هیچی نەکردووە و لە ماڵ و دانیشتووە ئەندام پەرلەمان وەزیر و فڵان و فیسار و پارەیەکی زۆری هەیە ڕەنگە خەڵکە سەرۆکجاشەوە تا ئێستاگانە معزز مکەڕەم لە شوێنەکان لە نزیکی خۆیاندایان ناوە و خانویان بۆ دابین کردو و موچۆ معاشێکی زۆری هەیە لە هەردوو لە بەڵام ئەو خەڵکە داماوە ئەوە کە قوربانی دەر و قوربانی داوە چونکە ئەم خەڵکە داماوە دەستی ناگاتە ئەوان هەزار ئیسعلامات و شوێنی هینیان دیوار و فڵان فیساریان هەیە و ڕۆژێکی تریان قوبێت و هەر خەڵکە هەژارەکە خزمەتیانەکە بە حیاتی خەڵکی سەرمایەدار و فڵان و فیسار ناچە خزمەتی ئەوان کە نانیان داتێت لە شاخ و لەوانە و بۆ جیلی نوێش هەوڵ بدەن کە بە تایبەتی سوڵتە و دەسەڵات و دیکاتۆر میلە دروستیەکە میلە دەنگی پێداون میلەت کردوونی بە حیزبی یەکەم و دووەم و سێهەم میلەتیش ئەدەگە ئەم هەموو گلەی و گازاندەی هەیە و فڵان و فیسار ئەتوانێت دەنگیان پێ نەدا یەکێ باشتر بێنن کە بە تایبەتی ساڵن لە ڕێی دەنگدان و سندوقی نازانم چی ئەوانە دەکرێت دەسەڵاتێکی باشتر و حیزبێکی باشتر بێنە سەرکار. باشە دکتۆریان زۆر سپاس دەکەم سپاس بۆ دەرفەتێکە زۆر سپاس بۆ ئێوە. ئازیزان پامی ڕۆژی ئەم ڕۆژمان پێشکەشکردن بۆ هیوایی کە ڕگەوابەتەکانی ئەم ڕۆژمان بەدڵی هەموو لایەک بوو بێت تا بەرنامەیەکی تر و ڕۆژێکی نوێی دیکە بەخوای گەورە میێرەبانتان ئەسپێرین خواتان لەگەڵ وای تەندروستێکی باش بۆ لایەک تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ.